پاشان لە کۆتا خاڵا پێتان ئەڵێم خۆشەویستی دنیا لە دڵتانە دەربێنن. أما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى. أوي دنيا بيشخا بسر قيامتا، دنيا بيشخا بسر قيامتا بۆ 500,000 دینەکەی ئەفرۆشێ باشە و دینەکەی لێ ئەگەڕێ پێشی ئەخاق دنیاکەی بەسەر قیامەتەکەیە فإن الجحيم هي المأوى. جهنم شوێنی ئەوەیە بۆیە ئەوە ناتوانێت دین سەرخە بە هیچ شێوەیە. چاوەڕێ نەبی کەسێک کە تاالبی دنیاە، ئیتر ماڵیەتی، دەسەڵاتیەتی، ناوبانگێتی، ئافرەتە، چێژ و خۆشیەکانیەتی، هەرچیەک هەیە چاوەڕوان نەبی سەرخەری دینەکەت بێ بە هیچ شێوەیەکیش پشتی پێ نەبەستی، سیقەی پێمەکە و بە دوای نەکردی، چونکە ئەوە بەشێکە لە داڕوخانی تۆ. رسول الله صلى الله عليه وسلم فەرمووی چی؟ ئەگەر هات و دنیاتان پێش خست بەسەر دینە سلط الله عليكم ذلا لا يرفعه عنكم حتى ترجعوا إلى دينكم. الله جل جلاله زەلیلیەکتان بەسەرا زاڵەکە لەسەرتان لای نابە تا گەڕێنەوە بۆ دینەکەتان، کەواتە گەڕانەوە بۆ دینەکە و پێشخستنی بەسەر دنیاە سەرکەوتنە. لەسەر دەمی ئیمامی عومەڕە گرانی کەوتە مەدینە، ئیمامی عوثمان بە کاروانێکی 700 وشتریەوە خۆراک هاتەوە بۆ مەدینە. لە ڕێگا فەرمێ تەماشای خەڵکی مەدینەی کرد، فەقیر و هەژار بوون، زۆر خەفەتی پێ خوارد، دەم و چاوی گۆڕا، هەرچوویەوە ماڵەوە، بازرگانانی مەدینە هاتن داڕژان بەسەریا، وتیان لە بەرامبەر هەر درهەمێکا درهەمێ قازانجێنێ. فەرمی نایەم زیاتریان ناوە. وتیان لە بەرامبەر هەر درهەمێکا 2 درهەم قازانجێنێ. فەرمی نایدەم زیاتریان ناوە. وتیان لە بەرامبەر هەر درهەمێکان سیان. فەرمووی نایدەم. وتیان 4. فەرمووی نایدەم زیاتریان داوە. وتیان ئێمە تەواوی تاجیرەکانی مەدینەین، کێ ئەو زیاترەی پێداوی؟ بۆ نامان دەیتێ؟ فەرمووی الله سبحانه وتعالى یەک بەدە پێیاوم، هەر 700 وشترەکە ئێوە بە شاهید بن. 7 دانە کاروانی گەورە با بڵێن ئەمڕۆ تڕێلە خواردنەکە. فەرمووی بە وشترەکان خۆشیانەوە، بە بارەکەشیانەوە من بەخشیم بە فوقەڕای مەدینە. ئەو پیاوانە سەرکەوتن بەدەستهێنن، ئەوانە دینیان پێسەرەخرێن. علی کوڕی ئەبوو طالب ڕەزا و ڕەحمەتی ئەڵڵای لێ بێ ئەی فەرموو الدنیا ظل زائل، ئەی فەرموو دنیا سێبەرێکە ئەڕەوێتەوە، بەتەما نەبی هەتا هەتایە بەسەرتەوە بێ. ئەی فەرموو يستظل بها البر والفاجر، ئەی فەرموو وە خراپەکار و چاکەکاریشە چێتە ژێری، خراپەکار و چاکەکاریشە چێتە ژێری. ئەی فەرموو فاستظلوا بها لظل الآخرة، ئێوە ئەوەندە بشنە ژێرە و سایە هەتا سێبەری قیامەتی پێ بەدەست بێنن، نەوەک وا بزانن ئەو سێبەرە هەتا هەتاییە، چونکە کە لا چوو لە سەرتان ئەو وەختە گەرمای جەهەنەم دێبۆتان. وێ بەڕاستی ئێمە زەلیلین لەبەرەوەی رسول الله صلى الله عليه وسلم فرمي تنتزع المهابة من قلوب أعدائكم ويجعل في قلوبكم الوهن. أفرمي دژمنەکان تانی تر لێتان ناترسن، سامی ئێوە لە دڵیانە دەرەچێ، بەهۆی چیەوە؟ بەهۆی ئەوەی وەهنەکەوێتە دڵی خۆمانەوە. لێ پرسنەی رسول الله صلى الله عليه وسلم وهن چییە؟ ئەفەرمێ حب الدنيا وكراهية الموت، خۆشەویستی دنیا وەڕق لێبوونەوە لە مردن. ئێستا ئەگەر بێت و ئەم خاڵانە جێبەجێ بکەین هەر یەکە و لە لای خۆمانەوە چەند دەتوانیمان، ئەوە بەڕاستی بەشێکین لە تیماری برینەرەکانی ئومەتەکەمان و بەشێکین لە هەستانەوەی ئومەتەکەمان.